بوونی ژمارە کارگەی چەولم لەسەر زێی بچووک ژینگەی ناوچەکەی شێواندووە. ئاوەکەی بە تەواوەتی لێڵ کردووە و گرفتی گەورەی بۆ ئاوی خواردنەوەی ماڵان لە سنووری هەردوو شارۆچکەی تەقتەق و کۆیە دروست کردووە. هاوڵاتیان لێرە داد و بێدادیانە لەدەست خراپی کوالیتی ئاوەکەیان و داوای چارەسەری بەپەلە دەکەن. مام تاریق یەکێکە لە دانیشتوانی ناوچەکە. ئەو ناچارە زووزوو تانکی سەربانی ماڵەکەی لەو نیشت و قوڕەپاک بکاتەوە کە ئاوەکە جێ دەهێڵێت. ئاوەکەمانە هەمووی تووشی نەخۆشی بوو. ئەو دەڵێت ئێمە ئاوی قوڕاو دەخۆینەوە. ئەوە شوای کردو خۆمان و منداڵەکانمان تووشی نەخۆشیەکانی گورچلە و پێز ببین. داواکارە دەنگی ئەمریکا دەنگیان بگەێنێتە لایەنە پەیوەندیدارەکان. ئەو ئاوەکەیە کە دەیخۆی خەڵتاوە بە نسبەت خەرکی تەختەق قەزای تەختە هەموو تووشی و نەخۆشیە بووە، تووشی کلیە بووە، ئەو ڤایرۆزە یانی ئەو ئاوە تووشی ئەو نەخۆشیەمانی کردووە. داواکانم لە کەناڵی ئەمریکا دەنگەکەمان بگەێنێتە جێ. سەرچاوی ئەم پیسبوونە لێرە نییە. ئەو کارگانەی بوونەتە هۆکاری شێواندنی زێی بچووک دەکەونە سنووری کارگێڕی شارۆچکەی چەمچەماڵ و شارەدەی ئاغجەلەرەوە. ئەمە شوای کردووە چاودێریکردنیان قورستر بێت. چالاکانی کۆمەڵی مەدەنیش هاتوونەتە سەر هێڵ و بەردەوام نمونە لە ئاوەکە وەردەگرن و ئاراستەی تاقیگە و لایەنە پەیوەندیدارەکانی دەکەن. لێڵبوونی ئاوی زەی بچووک کاریگەری نێگەتیفی بەسەر ژیان و تەندروستی هەموو خەڵکی ئەو ناوچانە هەیە کە کەوتونتە لێواری زەی بچووک کە لە ئەنجامی کارکردنی غەسالەکان و زیادبوونی زەی ئاوی زەی بچووکە کە قوڕاو هەڵدەگرێتگە خۆیەوە کاریگەری خستۆتە سەر مەشروع ئاوەکانی تەختەق و کۆیەش کە ئەو ئاوە بە خاوێنی نەگا بەدەستی هاوڵاتیان کە بۆتە هۆی سەرهەڵدانی چەندین نەخۆشی وەکو بەردی گورچیلە و کۆمەڵی نەخۆشی تر کاریگەریەکەی ڕوونەکە لە نەخۆشخانەکان داتاکان بڵاو کراونەتەوە. بەرپەرچەدانەوەی فەرمی لە ئاستی کێشەکەدانە. بەڕێوەبەرایەتی پاراستنی تەندروستی کۆیە گەرچی نمونیان لە ئاوەکە وەرگرتووە، بەڵام ئامادە نەبوون هیچ لێدوانێک لەو بارەیە بدەن و ڕێگریشیان کرد لە وێنەگرتنی سەردانە مەیدانیەکانیان. لە بەرامبەردا بەرپرسانی ئیدارەی تەقتەق نووسراوی فەرمیان ئاراستەی لایەنە باڵاکان کردووە بۆ ڕاگررتنی کارگەکان. بۆی ئەو شێلوبوونەوە چای بیرەکانمان لە 150 وەستاوە، ئەمەش بووتە گرفت بۆ ئێمە ڕۆژانە چەند کاتژمێرێک پرۆژەکانمان دەوەسێت بۆی ئەو شێلوبوونە. بۆیە نووسرامان بۆ بەرز قایمەتی قەزای تەختەق کردوش لای خوانەوە نووسرایی بەرز کردێتەوە بۆ قەزای چەمچەمار و ناحیە ئاغجەلەر لەبەر ئەوەی کاریگەری چەولمەکان لە سنووری ئەو بەرن. هەرچەندە ئێمە کلۆریش بەکاردێنن بەرەم لە ڕووی ڕەنگ و بۆنەوە ئاوەکەمان وەک پێویست نییە، پیس نییە، بەڵام شێلوو بۆ ئاوەکەمان. بە پێی دوایین ئامارەکان ژمارەی دانیشتوانی تەختەق نزیکەی 45,000 کەسە. ئێستا بەشێکی زۆری ئەم دانیشتوانە لەبەر مەترسی نەخۆشی پەنایان بردوۆتە بەر کڕینی ئاوی تانکەر و ئاوی کارتۆن. ئەوەش بارگرانێکی دارایی گەورەی بۆ دروستکردون و چاوەڕوانی ئاوردانەوەی بەپەلەی حکوومەتن. دیار جەمال دەنگی ئەمریکا، تەختەق.